فەخر بە باو باپیران و بە نەسەب و بە حەسەب نەکەی، چونکە بۆ لەبەرەوەی وآدم خلق من تراب، ئادەم لە خۆڵ دروست کراوە. ئینسان متەواضع بێ، کەس فەخر نەکا بەبان کەسەوە، کەس فەخر نەکا بەبان کەسەوە. چجا شتی و خولوکردن لە دینە، بە گاوڵکێ بچی بۆ لای یەکێ خۆندەرەکەی ماچکەی، بە گاوڵکێ بچی بۆ لای کلێن سەر چڵمەکەی بخەیتە گیرفانت و بیساویتە گیانە، ئەو عەقلیاتانەش هەیە. فئینسان ئەتقاتر کەس لە لای خوای پەروەردگار، بەڕێزترین کەس لە لای خوای گەورە و میهرەبان ئەوەیە کە متەقی بێت. ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون. إيمان التقوى أبي بأولياء إخوة كتو تقوات نبو بحسب نسب نية. پیغمبر عليه الصلاة والسلام أمري كده عبد الله كري مسعود بچێتە باندار خورما یەکچەند خورمایەکی بۆ بکاتەوە. کە چووە بان یا لە ڕیوایەتێکا فەرمێت داری عێراق داری سیواک بوو، ئەڵێ بای ئەهات دای لە کراسەکەی بەری قاچوقلی کەوتە دەر، سەحابە دەستیان کرد بە پێکەنین. فەرمووی میمە تەضحەکون، ئەو بەچی پێکەن؟ وتیان وەڵا بە ساقی عەبدوڵای کوڕی مەسعود. دەفەرمووی والذی نەفسی بیەدی لەهما ئەثقەل فی الميزان من أحد. فەرمووی بەو خوایی کەوا نەفسی منی بەدەستە، ئەو لاقە باریکەی لە شاخی ئوحود قورسە لە ڕۆژی قیامەتە. بەوە نییە ئەم قاچی باریکە، ئەم باڵای بەرزە، ئەم ئەسمەرە، ئەم عەرەبە، ئەو تورکمانە، ئەم کوردە، نە، بەوە نییە. فإذا نفخ في الصور فلا أنساب بينهم. بەخوا نە سەیید ئەمێنێ، نە شێخ ئەمێنێ، نە مامۆستا ئەمێنێ، هەمووی واوەی لێ و هاوارێتی بۆ خۆی، هەمووی هاواری ئەواکە کە دایک و باوک و مناڵی هەمووی بکا بە فیدا بەس خۆی ڕزگاری بێت. ناخوا فلا أنساب بينهم، لەبەرەوەی ئەسڵەکەت قوڕە، فکرێ لە خۆت بکەرەوە، تەکەبور نەکەیتە سەریەکە. أفرمي إنساني وهي إنه ليأتي الرجل العظيم السمين يوم القيامة، زور قلوة زور قورية لأصل متكبرة. أفرميت لا يزن جناح بعوضة عند الله، أو أن يقبع لم يشك وزني لقيامة. اقرأوا فلا نقيم لهم يوم القيامة وزنا، لروج قيامتها وزن نية بقوري وبزخمي وبسرزلي نية بتقوى.